زۆر سپاس بۆیەوە دیارە من نازانم هاتنی بەرز مەگۆرگ یان چی لە توێشەبەرەی هاتنی بەرز مەگۆرگایە بۆ عێراق بەڵام ئێمە لە 4 دوانزەوە بۆفتێکی وەزارەتی پێشمەرگە و بە سەرپەرشتی وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی میحۆرەکان ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لە باغال لە بەرەگای سەرەکی جێگری فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق بەڕێز فەریق عەبدولئەمیر شەمەری ئێمە لەوێەوە ئەو کۆبوونەوە لە یەکتێگەشتنی تەواو لە نێوانماندا ڕووی داوە ئەو کۆبوونەوەی بۆ ڕۆژی یەکشەمە هاتینە خانەقین لەسەر ئەرزی واقع ئەو کۆبوونەمان دووبارە لەوێ جێبەجێ کرد ئەنی ئەرکەکانی کۆبوونەی پێشمان لەوێ جێبەجێ کردووە لەوێ بڕیار و گڵاڵەی نەخشەی ئۆپراسیۆنی هاوبەشمان داڕشتووە لە محۆری یەکی گەرمەسێر و لە محۆری دووی هێزی پێشمەرگە و لە محۆری سێوە ئەم ڕێکەوتنانە سەرچاوی گرد و ڕەنگی دایەوە دیارە تیرۆریستانی داعش و یان پاشەکشەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا و گۆڕینی فۆرمیان لە هێزی شەڕکەرەوە بۆ پشکنەر و بۆ ڕاوێژکاری ئەوانە من پێم وایە هێزی هاوپەیمانان کاران هەن لە عێراقدا و لە ڕێگەی هێزی ئاسمانی خۆیانەوە چاوێن لەسەر ناوچەکەیەوە هاوکاری و کۆمەکی پێشمەرگە ئەکەن و خۆشبەختانە ئێمە بۆ چڕبوونەوەی کردە تیرۆریستەکانی داعش لەم مانگەدا بە تایبەتی کە لە شارۆچکەی کوڵەجۆوە تاوەکو دێی لێهێبان کە هەموو محۆرەکان لەو ئەو زنجیرە محۆرە زنجیرەیەک چالاکی بڵین کردەی تیرۆریستی ئەنجامدرا هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی هەفتە نەخشەیەکی وردیان داڕشتووە ئەو نەخشەیە ئێمە لە 8 مانگ لە 4 قۆڵەوە پەلاماری ئەو ناوچەیەماندا کە بە ناوچەی قوڕیچای و شۆرا و تاوێرکەوە و پەڵکانەکان و بەلەوەی خوار و ئەوانە دێتە ناسین خۆشبەختانە قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنەکە قۆناغێکی باش بوو و قۆناغی دووەم و سێم و چوارەم و بەنان قۆناغی پێنجەمیش دەتوانم بڵێم ئامانجی ئۆپراسیۆنەکە پاکردنەوە و ڕاوەدونانی تیرۆریستانی داعشە لەو ناوچانە. باش کاک مەردان جوڵەی نوێی داعش لە چەند میحۆرێکەوە تا چەند پەیوەندیدارە بە بڕیاردانی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق یان ئەمەیان بە دەرفەت قۆسۆتەوە وەک فەرماندەیەکی سەربازی چیەڵێ لەسەر ئەمە؟ من حتمما هێزە شەڕکەرەکانی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی کە لە 2014ەوە لە ناو خاکی عێراقدان بۆ بەگژاچنەوەی تیرۆریستان و دیاردەی تیرۆریستی ئەمە کاریگەری ئەبێ بەڵام ئاستی شەڕکردنی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا لە ئاستێکەیە من پێم وان نییە دەرفەتێکی تر بۆ داعش بڕەخسێ بتوانێ وەکو 2014 زەوی بگرێتەوە مەگەر تەنگەژە سیاسیەکان ئەو درز و دلاقانە دروستکاتەوە و دیسانەوە کەشەکە بڕەخسێنێن بۆ دەستی وەردان و یان دروستبوونی گروپ و هێزی چەکدار و ئەوانەی لە جۆری داعش و داعشەکان بەڵام ئەگەر بێت و ئێستا مەسەن ئەنجامەکانی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی بەردەوام بێ و حکوومەتی عێراقی لە کات و ساتی خۆیدا دروست کرێ من پێم وایە هیچ دەرفەتێک بۆ ئەوە نامێنێتەوە یان هیچ مەترسیەک نابێ لەبەرەوەی ئاستی شەڕکردنی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمریکانی عێراق بە هەموو یەکەکانیەوە ئێستا لە ئاستێکی زۆر باشدایە و لەم شەڕانەی ڕۆژانی ڕابردوودا هەماهەنگی و توانای شەڕکردن لە نێوان دژەتیرۆری عێراق و جێتیرۆری کوردستان و ئەو هێزە نخبەیانەی کە لە کوردستان هەن کە لە شەڕەکانی تاوێرکەوە و لە بەدواداچوون و لە تەنگپێڵچنی تیرۆریستانی داعشدا ڕەنگیدایەوە. باش ئێوە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو چەند ئۆپراسیۆنێکتان ئەنجامدا ئەنجامەکانی چی بوون دڵخۆشکەر بوون لە ڕووی سەربازیەوە بۆ ئێوە چ شتێکتان بۆ دەرکەوت تێبینیتان چی بوو بەڕاستی و ماڵی کردتان؟ ئەو کێوماڵەی کردمان هەرچەندە ئێمە هیچ یەکەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان تووشی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ تیرۆریستانی داعشا نەبووە بەڵام گرتنی ئەو مۆڵگە و بارەگا ئەساسانەی تیرۆریستانی داعش مای دڵخۆشکردنن ئەوەی کە داعش لە 5 ساڵی ڕابردوودا لە
ئەو ناوچە دوورە دەستە یان لەو ناوچە لەبارە بۆ تیرۆریستانی داعش کە کۆیان کردبووە هێزی پێشمەرگەی کوردستان بە چاکترین شێوە بە ئاسانترین شێوە دەستی بەسەرا گرت دەیان گولە ساروخ و ڕاجیمە و تەقەمەنی و ئاربیجی و ئیسپیژنای و ئەوانە گیراوە ئەتوانم بڵێم دەیان تەنیش ڕەنگە ئازوقە و ئەرزاق و ئەوانش ئێستا مەسەن سوتێنرا بێوان پێشمەرگە بە ڕێک و پێکی بڵێن هاورد بێتیوە هەموو ئەمانە مای دڵخۆشکردن چکم هێزێک لە 5 ساڵی ڕابردوودا لەوێ سەنگەری گردووەوە هێزێکی بڵێن ڕێکخراوی وەکو تیرۆریستانی داعش هەرچی تااقەت و توانای لۆجستیکی هەیە لەوێ تێشکاوە زۆربەی ئەو وەسایلانەی کە لە جۆری ماتۆرسکیل و سیارە ئەوانە هەموو دەستێزی پێشبەرگەی کوردستان کەوتووە تەنانەت داعش نەیپەرژاوەتە سەر جبەخانە و شوێنە گشتەکانی خۆی کە یان بۆم ڕێژی کە یان هیچ دەبێ بیسووتێنێ تەنانەت واڵ هاتووە من پێم وایە ئەم جارە هێزی پێشمەرگەی کوردستان کە تەکتیکی شەڕی خۆی گۆڕیوە لە شەڕی پاراستنی ڕەبیە و خاڵەکانی خۆیەوە بۆ شەڕی پەلامەردان و بچووکردنەوەی ناوچەی دوژمنەکەی ئەمە چاکترین ڕێگەیەوە لەما ئێمە بەڕاستی موفەق بووینە. زۆر باشە کاک مەردان بەڵام لە هەندێک لە میحۆرەکان جموجوڵیان هەرماوە بۆ نمونە کەمێک پێش ئێستا لە میحۆری گوێر هێزەکانی پێشمەرگە تەقیان کردووە لە چەند چەکدارێک بە پەیزانەرەکانی من ئەم جموجوڵانیان پێت وایە کە پاش ئەم کێوماڵی کە ئێوە کردوتانە ینی سنوورداری دەکات جوڵەی داعش یان هێشتا ناوچەی بۆشایی ئەمنی لە نێوان هەردوو لادا ماوە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراقی. ئێمە ئۆپراسیۆنی هەشتی مانگ و ئۆپراسیۆنی دوێنێشمان دوو ڕۆژی لە ئۆپراسیۆنەکە شان بەشانی سوپای عێراق پێکەوە ئۆپراسیۆنەکەمان ئەنجام داوە و هیچ کۆسپوتەگەرێک نەماوە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقدا بۆ هەماهەنگیکردن. من پێم وایە ئێستا کاتێتی و هەردوو لە گەشتونتە قەنەعەتێکە ئێمە لە قۆناغی ڕزگارکردنی گەورە شاری مووسڵا کە پێشمەرگە هێڵی یەکەمی تیرۆریستانی داعشی تێشکانەوە هۆکارێکی سەرەکی بۆ بۆی کە سوپای عێراق بتوانێت داخلی مووسڵ بێ ئێستا سوپای عێراق گەشتوتە ئەو قەنەعەتە دیسانەوە بۆ لە ناوبردنی تیرۆریستانی داعش و بۆ لە ناوبردنی ئەو هێزە تیرۆریستانی کە لە عێراقا هەن تەنها هێز هەبێت کە هەماهەنگی لەگەڵ بکات هێزی پێشمەرگەی کوردستانە و خاڵی هاوبەشیان زۆرە و ئێمە لە عێراقدا ئاژێن و ئێمە بەشێکین لە عێراق و دەستور کۆمان نەکاتەوە هەماهەنگی باشترین ڕێگەچارەیە بۆ کێشەکانی عێراق و بۆ ئۆقرەیی لە عێراقدا. دیارە من ئەمانە گروپێکی تێروریستن دابەش بوونە بەسەر چەند مەفرەزەیەکی بچووک بچووکدا و شەڕی پارتیزانیەکەن. تۆ ناتوانانی بڵێ من ئێستا بەم کێوماڵە ئێمە لاشتی مانگەوە لە کێوماڵێکی ورد و درشت و بەرفراوان داین بڵێ وەڵام من کۆتاییم بە تیرۆریستانی داعشیە ناوە. تیرۆریستانی داعش پەیوەندی بە سیاسەتی نێودەوڵەتی و ناوچەیی و ئەوانەوە هەیە و دەستێوەردان و پشتیوانیکردن و ئەوانەش هەیە بۆ تیرۆریستانی داعش. من ناتوانم پەنجەی تاوان بۆ کەسێک ڕاکێشم بەڵام بە پێی ئەو خەسڵێت و بە پێی ئەو تااقەت و توانایی تیرۆریستانی داعش خەڵکیان لە پشتەوەیە. من ناتوان بڵێم ئەمڕۆ بەیانی ئێمە کۆتایی دێ بەڵام ئێمە ئەتوانین ئەگەر تۆ هەر دوژمنێک چوتە قوڵایی ناوچەکەیەوە گۆڕەپانەکەیت بەرتەس کردەوە جوڵەی ڕۆژت بڕی ئیتر بە تەواوەتی هاوکاریان کات بەدڵنیاییوە چێن من ناتوانم بەڵام پەنجەی تاوان بۆ هیچ کەسێک. بەڵێ کاک مەردان بەڵێ بەڵام تیرۆریستانی داعش ئێستاوی کە ئێمە ئەیبینین هیچ ناوچەیەکیان لەبەردەست نەماوە تەواو شپرزە بوونەوە شوێنەکانی خۆیان بەدەستەوە داوە. ئێستا لە ئەوەن لە بازنگەی شەڕەکەیان لە بازنگەی ئۆپراسیۆنەکە لەبەرەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بە بەردەوامی ئێستش لەو شوێنانن کەوا لە بۆسەدان کەوا مەترسی و یان گومانی بوونی تیرۆریستانی داعشیان لێ بکرێت. ئەمە ئێمە لە لای خۆمانەوە لە ناوچە کوردستانیەکان لە شارەکانی ئەتوانم بڵێم کفری و کوڵەجۆ و کەلار و خانەقین و دووست یعنی ئەم مەترسیانەمان ڕواندۆتەوە و تیرۆریستانی داعش جارێکی تر ناوچەی داوێ ناکەنە
سەرچاوەی بڵێن زانیاری و مانەوە و پشودان و خۆڕێخستەوان و لێوە دەچن کارە تیرۆریستەکانیان ئاراستی ناوچەکانی تر بکەن. ئێمە توانیمانە ئەو جیوبە لەوێ لە ڕووی سەربازیەوە تێبشکێنین و کۆنتڕۆلی ناوچەکانیان بکەین. باش لە سەرەتای دەستپێکردنەوە جمو جوڵە نوێیانی داعشەوە زیاتر لە 25 پێشمەرگەوە وڵاتی و بەرپرسی شتیاب لە نێو ئەو شەهیدانی کە هەبوون هەندێک لە فەرماندەکان خۆیان ڕەخنەیان نەبوو چێکەم تەرخەم بوو لەو میحوەرانی کە شەهیدی هەبوو یان برینداری تیا هەبوو و چەکدارەکانی داعش یان ئەو چەکدارانی کە یێرشیان کردبوو توانی بوویان شتێک لەو سنوورانەیە بکەن کێ بەرپرس بوو حکوومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە فەرماندەکانی ئەو سنوورانە کێکەم تەرخەمی ئەو دۆخە بوو یان سوپای عراقی بەرپرسانی عراقی کێکەم تەرخەمی ئەو دۆخەیە یان ئەو دۆخە بوو لەو کاتەیە بە پێچوانەوە خۆ هێزی پێشمەرگەی کوردستان لەم کاتەیدا کە پێشمەرگانی شەهید دەبێ هێزی پێشمەرگە ئەوەندە پڕچەک و ئەوەندە مەشقی کردو ئەوانە ئێمە ئەگەر بین بەراوردێک لە نێوان 2014 و ئێستادا بکەین 2014 چەکەکانمان زۆر چەکی تەقلیدی و کۆن و ئەوانە بوو بەڵام ئێستا جۆرەها چەکمان پێداوە لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتی ئەوانەوە بەڵام جۆری شەڕکردن و جۆری ڕوبەڕووبوونەوەکە بەڵام زۆر جار وتراکە ئەو چەکانە لە بەرەکانی پێشەوەی شەڕ نین یان ئەو ئامێرانە لە بەرەکانی پێشەوەی شەڕ نەبوون ڕەخناگیرێ دڵنیام کە بیستوتان نا بە پێچوانەوە ئەوەی کە ئەوەی لە کۆگاکان و دابش کراوە ئازا گەشتووە ئێمە ئێستا هەر پێش ئەوەی کە پەلامار دێن لە حوتی مانگە 15 ماشینی جۆری هەمەر گەشتۆتە لیوای نۆ 15 گەشتۆتە لیوای حەڤەی وەزارەتی پێشمەرگە هەر بە پەلە کە لەوێ ڕادەسیان کردوون هاتوۆتە مەیدانی شەڕەکە ینی ئەمانە بۆ ئێمە هێزێکی باشتر بوونەوە جوڵەیەکی باشترمان پێ کردووە و ئەتوانم بڵێم ڕەبایەیەکی جوڵاو بووە بۆ پێشمەرگە بەڵام یەخۆتۆ ئەو هەموو چەکوشتانمان پێ بووە مەش بۆ بەڵام شێوازی شەڕی پارتیزانی ڕێ لێ ناگیرێ یعنی من ناتوانم ینی بەڕاستی بڵێم پێشمەرگە چەکی نەبووە یان کەرەستەی جەنگی سەردەمیانەی پێ نەبووە بەڵام ئەوەی کە هەیە پێشمەرگە بەرگریەکەی برگرێکی سلبیە لەمانەوە لە ڕەبایا و دیاریکردنی خاڵی لاوازی لەلایەن دژمنەکەیەوە و سوسەکردن و ئەوانەی هەموو ئەمانە هۆکار بوونە بەڵام لەبەرەوەی پێشمەرگە لە پێشتە لەسەر شێوەی شەڕی بەرامبەر واتە شەڕی بەرەیی یان نوچەبەرەیی لەگەڵ تێوستانی داعشا سەنگەری گردبوو ئێستا داعش بۆ تەکتیکی شەڕی گۆڕێ بۆ هێزێکی پارتیزانی ئەوانە و ئەم پارتیزانیە ئەگەر تۆ نەچی شوێنی حەوانە و ئەوانەیان نەخیتە مەترسیەوە و مەیدانی جوڵەکردیان تەسک نەکەیتەوە من پێم وایە پارتیزان هەر مەترسیە بە ئێستا شەوکە قسەی لەسەرەکەین بەڵام تەقسیر نەکراوە ئێمە هەر پێش ئەم ئۆپراسیۆنە لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەمان هەبووە و بەبێ هیچ دوودڵیەک ئازا جەنابی سەرۆکی هەرێم و جێگرەکانی ئەو وعدانەی کە دایەنە بە پێشمەرگە پێش هەموو لایەکی تر ئەوان ئەو کۆمەکانیان گەیاندۆتە هێزی پێشمەرگەی کوردستان و بە سوپاسەوە پێشمەرگەی ئێستا هەموو ڕۆژێک لیواکان خۆڕستکانە و خۆبەخشانە بە دوای تیرۆریستانی داعشەوەن هەموو ڕۆژێک شتە گیریە ئەم ڕۆژتەنانەت لەم ئۆپراسیۆنی ئەمڕۆدا دوو ماتۆر تازەی بەکارهاتوو کە بەکارهێندێ گیراوە شوێنی تریش دۆزاوەتەوە بەڵام جارێ ڕان ناگەێنرێ کە شوێنی ڕەنگە گرنگ وانە بێ و ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو کە لە قۆناغەکانی داهاتوی ئۆپراسیۆن شوێنی زۆر گەورەتریش بگیرێ ئەین تیرۆریستانی داعش بە تەواوەتیش پرزە بوون و لەم ناوچەیەوە دەرنراون ببوورە کاک مەردامە لەسەر ئەم بابەتە لەگەڵت دەمێنمەوە ینی تۆ باسی لەوە کرد ئەوەندەی من تێگەشتم وتت دوای شەڕەکە کەلەپەل و پێداویستی سەربازی و ئۆتۆمبیلی هامەر گەێنراوە کەواتە کەم و کوڕی هەبووە یان تەکنیکی شێوازی شەڕکردنی هێزەکانی بەڵێ بەڵێ پێش شەڕەکە نێردراوە پێش شەڕەکە گەشتووە پێش ئەم ئۆپراسیۆنە گەشتووە بەڵێ باشە بەڵام هەر ئەو کات بەشێک لە پێشمەرگەکان باسییان لە کەم و کوڕیە کرد لە میحوارەکانیاندا یان لە بارگاکانیاندا لەو نقطانەی کە ئەرکیان لە ئەرکابوون تایدا تۆ فەرماندەی سەربازیت لەو سنوورانەی بەشێک لەو ڕخنانەی کە هەبوو لە جی خۆیان بوونیان نا چونکە هەندێک لە پێشمەرگەکان باسییان لەوە کرد کە بە ئۆتۆمبیلی خۆیان هاتو چۆ دەکەن بە ئۆتۆمبیلی کرێ دەچنەوێ فیشک و پێداویستی ئەوە پێویستیان لە بەردەستانیە ئەمەی کە باست کرد ئەم کەم و کوڕیانی پڕ کردوێتەوە بەتەکیید تۆ کەم و کوڕی قەت کۆتایی نایە ینی ئێمە ئەگەر بین ینی
هێزی پێشمەرگەی کوردستان وارڕێک بخەینەوە وەکو هێزێکی دانسقە و نمونە و نموزوجی ڕێکخینەوە ئەبێ بە بەردەوامی تۆ دەست لە دروستکردن و کۆمەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان ئابێ لەبەرەوەی ئێمە بۆمان دەرکەوت هێزی پێشمەرگەی کوردستان تەنها هێزە ئەتوانێت بەرگری لە میلەتەکەی بکاوە ئۆقرەی بۆ خەڵکی کوردستان و خاکی کوردستان پارێزێ هێز زۆر گرنگە هەموو حکومەتێ بایەک بە هێزی سەربازی خۆی بداوە هێزی سەربازی هەموو ئەو کێشە و تەنگەژانی تێنە وڵاتەوە بە هێزی سەربازی یەکالاکرێتەوە. باش سەبارەت بە کامێرەی حەراری کە زۆر سەرنجی لەسەر بوو لە سەرتاوە بەرپرسان وتیان کە ناتوانین لە سەلاحەتی ئەمانیە دابینیکەین ئێستا دابین کراوە دەمەوێت زانیاریمان پێدەی لەسەرمە ئایا پێشتر بۆ دەوترا کە لە سەلاحەتی هەرێمی کوردستانی و ئێستا توانرا دابین کرا ئایا حکوومەتی عراقی موافقەی کرد لەسەر ئەمە چی ڕوویدا کە ئێستا خۆشببختانەیەوە باسی دەکەن کە وەجبەیە کڕاوە و چاوەڕێی کڕینی وەجبەیەکی تر دەکرێتەوە بە سەررجەم میحۆرەکانە دابشکراوە میحۆرەکەی ئەوە لی پێیدراوە لەم کامێرە نوێیانی کە پێدراوە گرنگیەکەی چییە کامێرە حەراری یا دووربینی حەراری من قەت نەبیستەوە بڵێن ببوورە من قەت نەبیستەوە بڵێن کامێرەی حەراری حکوومەتی هەرێم یان بەرپرسانی هەرێم حەقیان نییە یان ناتوانن یان ڕێگەیان پێداوە بیکردن بڵێ کامێرەی حەراری ئێمە وا بۆ ساڵێکشە کامێرەی حەراری گەورەی مان هەیە لەسەر لە محوەر و چاودێری جموجوڵەکانی تلویزیۆنی داعشەکە و کامێرەیەکی زۆر باشیشە یەکەکانی شتێک کەوتووە کامێرەی حەراری تەنانەت ئێستا ڕەنگە خەڵکی وڵاتیشتان ئێوانە بکرێ و کامێرە حەراری ئەو چەکەیە کە تۆ دوژبنەکەت بەکاری هێنێ و شەو تۆ ئەگەر تەقەی لێکردی کامێرەی حەراری ئەتوانێ نیشانی 100% لە مابەینی 100 متر بۆ 300 متر تا مەسەرەن ئەو ئامانجەی خۆی پێکیە ئەمان شتێکی باشە و هێز تا هێز ئێمە هێزمان هەیە ڕەنگە هەر زۆر زۆر لەو بابەتەی پێبێت کە هێزی نموزجیە هێزێکە کە هێزی پەلاماردەرەوە لەم شەڕانە ئێمە هێزەکانی دژەتیروەر لیوای کۆماندۆ لیوای ئاڵتونی ئەوانە هێزێک بوونە مەسەن بە شەودا بەزینەوە بۆ ئەو ناوچانەی کە مەترسیدار ئەوانە بوونە بڵین کامێرەی حەراری چۆن نییە کامێرەی حەراری دەزووەیە بەڵام خۆ تۆ ناکرێت بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان کامێرەی حەراری بکردی ڕەنگە هەر بۆ لیوایە کامێرەیەکی گەورە و دوو سێ کامێرە بۆ سەنانەوە و بۆ چاودێریکردنی جمبوجوڵەکانی تلویزیۆنی داعش هیندی ناخۆتۆ هەموو هێز دنیا هیچ سوپای ئەمریکاش هەمووی کامێرەی حەراری پێ نییە ئەو سوپانەی کە سوپای زەبەلاحن لای ئێمە هەموویان کامێرەی حەراریان پێ نییە زۆر باشە کاک بەردان چەندە دەزانم کە ئێوە لەو محوارەی لی دەمێننەوە یان بە پرسیارەتی ئەوەیە ڕەنگە کەم و کوڕی نەبێ بەڵام زۆر جا باسەکرێت لە محوارێک بۆ محوارێکی تر کەم و کوڕی هەبووە هەندێک جار سەرنجە بۆ لەسەر فەرماندە و بەرپرسی محوارەکان کە نامێننەوە لەو جێگەیە وەک فەرماندەیەکی سەربازی لەسەر ئەمە چیەڵێ سەرنجت چییە؟ والله من تۆ ینی ئێمە ئەگەر کە مافمانەیە بێت کەنشمان دیاری کردەوە بێت چاودێری بکەین نەبێ هەموو کەسێک لە پیشەکەی خۆیان کە بە شێوەیەکی پیشەیانە مەسەن ئەرکەکانی خۆی ئەنجامدا من ناتوانم بڵێم هیچ بخۆیەک نەماوەتەوە یان کێ ماوەتەوە کێ باشە کێ خراپە بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان ئەتوانم بڵێم ئامادەیە و ئێستا ئەتوانم بڵێم لە 8 مانگەوە لەم سێ محورەی کە باسم کرد محوری 1 و محوری 2 و محوری 3 پێشمەرگە لە ئاستێکی ترایە و پەلاماردان جۆش و خۆشێکی داوەتە پێشمەرگە تەنانەت هاوڵاتی ناوچەکەش ئێستا لە پێشمەرگە بە پەرۆشتن ڕۆژانە پەلاماری شوێنە دوورە دەسەکانی داعشە دەنە و شوێنانەیەکەوە تایسە نەدۆزراوەتەوە ئەمەنە هەموو شتی دڵخۆشکەرن و من پێم وایە هێزی پێشمەرگەی کوردستان چۆن لە شەڕی تیرۆریستانی داعشدا لە 2014 سەرمەشق بوون و پێشەنگ بوون و من پێم وایە لە شەڕی فڵاچۆکردنی شانە نوتەکانی داعشا ئەتوانن ڕۆڵێکی جوان و کارا ببینن و تەمەنا ئەکەم خوێنی خەڵکی کوردستان پێشمەرگەی کوردستان هاوڵاتی کوردستانی تر بە نەحەق نەڕێژێەوە کۆتایی بە ئەم تیرۆریستە دڕندە و ناشتیانە بێت کە سیمای وڵاتەکەی ئێمەیان ناشن کردن. باشە دێمە سەر هەمانگی پێشمەرگە و سوپای عێراق ئەو جموجوڵەی ئێستای داعش لەو ناوچەیە کە پێوتێن ناوچەی بۆشایی ئەمنی کە لە نێوان هەردوو لادا بووە گەشتونەتەوە قەناعەتەی بەرپرسانی عێراقی مەبەستم کە پێویستە ئەم بۆشایی ئەمنیە نەهێڵڕێ
و ئەو ناوچەیە ناوچەی جێنەفوسی تا ڕادەیەک سونەیە و سونەکان لەم کاتەیە زۆر بە قوتەوە گەڕاونەتەوە بۆ پرۆسی حکومڕانی و لاڵژاردننی پەرلەمانی عێراقا تا ڕادەیەک وەک هێزێکی سەرکەوتو دەرکەوتو و توانای نوێیان بۆ گەڕاوەتەوە بەپی کورسەکانی پەرلەمان بەبەستمە کە بزانم ئەوانیش لەم بابەتەیە لەم هەمانگیەی کە لە نێوان هەرێم و بەغدا پێویستە سوپای عێراقی و پێشمەرگە پێویستە چی هەیە ئایا گەشتونەتە قەنەعەت بۆ ڕێککەوتن و هەمانگی زیاتر و بەشیکردن و نزیبوونەوەی ئەو هێزانە و کۆتایەتن بۆ بۆشای ئەمنی لەو ناوچانە هەیە؟ من پێم وایە کەس بەقەدەر هەرێمی کوردستان هیچ پێکاتێک لێراقا بەقەدەر هەرێمی کوردستان خاڵی بەهێزی نییە و بەهێز نییە ئێمە گەلیەگرتو یەکدەنگین لەبەرەوەی هەموو ئەمانەی کە باست کرد ڕاستە وایە ئێمە تەماشای نەتیجەی انتخاباتی عێراقەکەین ئەوە لە عێراقا چەند مانگ بەسەر کۆتایی هەڵبژاردنا دێت و تاوەکو ئێسش مەترسیەکانی دواکەوتنی حکوومەت زۆر زەقا و لایەنەکان زۆر لە یەک دوورن بەڵام بەڕاستی من ئەوەی کە سوپای عێراقم بینیوە و یان فەرماندە باڵەکانی سوپای عێراقم بینیوە تا ئەم ساتە وەختە بەقەدەر ئەم ساتە وەختە هیچ کاتێک زۆر وا ئامادە نەبوونە گوێمان لێ بگرن بێنە پێشەوە پەرۆشی ڕێکەوتن وە من پێم وایە باشترین ئەوەیە ئێمە لەگەڵ سوپای عێراقدا یەک هێزین و یەک ئەرکمان هەیە و یەک ئامانجمان هەیە لە ڕاوەدونانی تریۆستانە لە هەر کوێیەک بن پێم وایە وەزی عێراقیش ئەوەندە باش نییە تا عێراق پێویستی بە ئێمە نەبێەوە ئێمە لە 2014 هێزی پێشمەرگەی کوردستان بۆ هۆکاری مانەوەی حکومەتێک بە ناوی عێراقەوە ئەینا ئەو حکومەتە ئەو زەبەلاحی عێراق کاتی خۆی کە ڕاهێنرا بۆ لەلایەن گەورەترین سوپای ئەم سەرزەمینەوە کە ئەمریکایە لە 2011 کە بەجێی هێشت لە 2014 لە بەردەم سیاسەت چەکداری تروریستیە لە گەورە شاری موسڵ خۆی نەگرت و هێزی پێشمەرگەی کوردستان بۆ لەم پەربۆمانەوەی عێراق و خاکی عێراقوانە و ئێستش سوپا بەڵێ گەشتەوە قەنەعەتە و سوپا تێگەشتنی باشیە ئێوە ئێمەش تێگەشتنی باشمانەیە و من پێم وایە ئەمە باشترین کاتێک ساتە وەختە کە پێی گەیشتن بۆ هەمانگی کردن. باشە ئەو هەمانگیی کاکمەردان کەکی بە فراوانە یان بە درێژەیەکی جوگرافی هەیە بە درێژایی تا سنووری مووسڵ چۆن بیرکراوەتەوەلەوەی کە بۆشایی ئەمنی نەهێڵڕێت تاوەی کە چارەسەری ئەم خەلەلە بکرێت کە بۆتە هۆی مانەوەی بەشێک لە چەکدارانی داعش لە ئەو سنوورە یان لەو بۆشایە ئەمنی کە لە نێوان هەردوو لایە هەندێک جار هەندێک چاودێری سیاسی چاودێرانی سەربازی بازدەوە دەکەن کە ئەمە جۆرێکە لە یاری لەم ناوچەیەکە چۆن هێڵراوە بۆشایە ئەمنیە لە نێوان ئەم دوو هێزەیە بێڵڕێتەوە و بتوانڕێ ئەم چەکدارانە بەو ئاسانیە جموجوڵ بکات سەرنجیەوە بۆ گرنگ بوو لەسەر ئەم تێبینیە. من ئەو کۆپراسیۆنیان ئەو هەمانگیە کە ئێستا دروست بووە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان لە قۆناغی سەرەتایە زۆر لە قۆناغی سەرەتایە پێم وایە ئەمە یەکەم کاری هاوبەشمانە کە لە میحۆری گەرمەسێرەوە بۆ میحۆری دوو سێ دەستی پێکردووە ئەمڕۆژ بینیم لە ڕاگەیاندنەکان کە بەڕێز فەرق شەمەری لەگەڵ بەڕێز فەریق جەمال سوپاسەلاری کوردستان لە مەخموور کۆبوونەتەوە من پێم وایە ئەم ئۆپراسیۆنانە درێژەی ئەبێەوە ڕەنگە لوا خاڵی هاوبەش وا چڕکاتەوە و متمانەیەکی تەواو دروست بێت لە هەموو ناوچانەی کە مەترسی تروریستی لێ بکرێ هێزی پێشمەرگە و سوپای عێراق هەمانگی بکەن. سەبارەت بە پرسی یەکگرتنەوە هێزەکانی پێشمەرگە پێشتریش هێزەکانی هاوپەیمانان زۆر گفتوگۆیانە بۆ هەندێک جار فشاریان کرد لە حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە بۆ یەکگرتنەوە بەکوێ گەشتووە و ئەو بابەتی کە زۆر جاوەکو ڕەخنە ڕوبەڕووی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم کراوەتەوە بۆی کە نەیتوانیوە ئەم هێزانە بکاتە هێزێکی نیشتیمانی تۆ فەرماندەیەکی سەربازیت بەرپرسی لە میحۆرێکی دیاریکراو تۆ چی دەڵێی سەبارەت بە یەکگرتنەوە تا چەند گرنگە بە تایبەتی کە هێشتا جموجوڵی چەکدارانی داعش لە بەشێک لەو ناوچانە ماون تا چەند گرنگە هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێەوە دوور بێ لە هێزی حیزبی کە ئەوە سەرنجێکە لەسەر هێزەکانی پێشمەرگە. من ینی ئەمە ڕاستەکەی ئێستا ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام زیاتر ئێستا لە یەکەکان لە یەکەوە دەست پێ بکات تاوەکو
لیوای بڵێن حەڤە ڕێکخراونەتەوە بە بەرامبەرەکانیانەوە و چەندین یەکەی تریش ئێستا خراون. مەسەن هێزی پشتیوانی دوو کە ئاکاتە 5500 پێشمەرگە خراوەتە سەر وەزارەتی پێشمەرگە، هێزی پشتیوانی دوو، هێزی پشتیوانی یەک خراوەتە سەر وەزارەتی پێشمەرگایش لەو ژمارە کەمتر زیاتر نەبێ کەمتر نییە و یەکەی سەودە و یەکەکانی تر ئێستا چەندین یەکە ئامادەیە. ئەو هێزە لە ئەسڵا خۆی هێزێکی نیشتیمانی ئەگەر تۆ مەسەلەن ڕوخسار و یان عینوانی حزب وانەشی لێ بێ. ئێمە بینیمان لە شەڕی تیرۆریستانی داعشا ئەم هێزە بەبێ جیاوازی ڕنگ و دەنگ ڕۆژ کوردستانی پارێزکاکە، ینی ناکرێت بۆی بڵێ ئێمە هێزی حزبیە، من هێزی حزبی من چیەکەم لەم شەڕانە ئەچم ڕەنگە بە دوای حزبێکەوە، بەڵام هەمومان ئێمە هێزی پێشمەرگەی کوردستانین، بەڵام پێم وایە هێزی پێشمەرگەی کوردستانە بێ یەک هێز بێت و لە چوارچێوەی یەک سەرکردایەتی سەربازیدا کۆ بکرێتەوە و بۆی کۆنتڕۆڵی باشتر بێەوە لە هەموو کات و ساتەکان کورد پێویستی بە هێزێکی تۆکمەی نیشتیمانیە و ئەو هێزەی کەوا بتوانێت خەون و ئومێد و ئاواتی میلەتەکەی خۆی بەدیبێنێ و لەم قۆناغەشدا پێم وایە ئەم پرۆسەیش بە ئاستی خۆی چجای هەموو تەنگەژەی کە هەیە بڵیندا شەڕەکانی تیرۆریستانی داعش و کێشە لاوەکیەکان و نەبوونی میزانیە و یان قات و قڕی بڵێن ئەو ئەزمە و ئیمبارگوانێکە لەسەر کوردستان هەیە، بەڵام هەر قۆناغ بە قۆناغ چۆتە پێشەوە و مای دڵخۆشکردنەوە ئەمانەش کاتی ئەوێ و متمانەی ئەوێ و پێم وایە ئەم پرۆسەیش بە پێی حەزمی خۆی باچۆتە پێشەوە. باشە، بەڵام هەندێک جار کاک بەردان ینی ڕخنەوە دەگیرێکە بە فەرمانی فلان بەرپرسی حیزبی هێز جوڵا بۆ فلان شوێن، یان هەندێک لە هێزەکان لە ململانەکانی حیزبی یان دوو حیزبی سیاسی کاتێککە ناکۆک دەبن ئەم هێزانە بەکار دێنرن کەی ئەمە کۆتایی دێ و فەرمان لە چی وەردەگیرێ. هەندێک جار لەوەی کە تەنات لەوەی لە شەڕی داعشیشدا هەندێک لە میحوەرەکانەوە بازەوە کرا کە نەزانراوە لە چیە فەرمان وەردەگیرێت، ئایا ئەمە ڕاستە یان نا و تا چەند پێویستە کە ئەمە کۆتایی پێبێەوە ئەم گرفتانە چارەسەر بن. من بۆ خۆم نازانم تا ئێستا ئەو فەرمانەی کە وەرم گردووە لە پێناوی پاراستنی گیانی هاوڵاتیانی کوردستانە بووە هیچ فەرمانێکمان پێ نەکراوە. قەت ڕۆژە ڕۆژان من لە سلێمانی و هێزی بەرم بۆ شوێنێ فەرمانم پێکراوە لە وەزارەتی پێشمەرگەوە کە هێز بجوڵێنی بۆ پاکردنەوەی ئەو ناوچە بۆ لە تیرۆریستانی داعش. بەڕاستی من ینی نازانم ینی ئەو ئینانە چۆن من هیچ بۆ خۆم وەکو فەرماندەی محۆرێکم کە چەندین لیوام لە بەردەسە تا ئێستا قەت فەرمانم پێ نەکراوە بۆ کارێکی لابە، لە هەر فەرمانم پێکراوە بۆ بەرگریکردن. زۆر باشە، تۆ ئێستا لە کفریت زۆر جار لە گەرمیان لە کفری هەندێک جار کە چەکدارانی داعش جموجوڵیانە بۆ هاوڵاتیانی ئەوێ جۆرێک لە ڕخنەیان هەبوویان جۆرێک لە دڵنیاییان دەویست. تۆ خۆشت باست کرد کە پاشەوە ئۆپراسیۆنانی کە کردوتان هەندێک لە هاوڵاتیان جۆرێک لە متمانە و دڵنیاییان بۆ گەڕاوەتەوە. تۆ ئێستا لەوێ چی دەڵێیت بە هاوڵاتیانی و سنوورەوە بۆ سنوورانی کە پێشمەرگەی تێدا لە ئێستا؟ من بۆ حکوومەتیش و بۆ هاوڵاتیانی ژەوەڵێ بۆ حکوومەت هەڵێم بەردەوامبوونی ئەم ئۆپراسیۆنە سەربازیە بەرفراوانە بۆ تەنگە تاوکردن و بۆ ڕێگەگرتن لە جارێکی تر کە ئومێدی ئەوەی داعش بە ئومێدی بگەڕێتەوە بۆ منتقانە ڕێگە نەدەین و بۆ هاوڵاتیان شەڵێم هەماهنگ بن لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕووی زانیاری و لە ڕووی ئەو کارانەی کە ئەتوان خزمەت بە پرۆسەکە بکەن بەردەوام بن و ئۆقریان نەدەینێ و دڵنیاییان بۆ ئەگەێڕێنەوە. هەر ئەمڕۆ دوێنێ مەسەن لە دێکانی قۆڕی چای و بەلەگەوانە خەڵخەریکە شوێن پاکاتەوە خەڵخەریکە ئەگەڕێتەوە ژیانی ئاسایی خەریکە ئەگەڕێتەوە بۆ منتەقەکە. من داوام وایە ئێمە بەردەوامین لەم ئۆپراسیۆنانە و نەیەڵین تیرۆریستانی داعش جارێکی تر ئۆقرەی لە خەڵکی ئێمە تێکدەن ناوچەکانی ئێمە بکەنە مۆڵگە بۆ ئەو کردارە تیرۆریستی ترسناکانیان کە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە مرۆڤایەتیەکرێت. بەڵێ، سوپاس بۆ لیوا مەردان چاوشین فەرماندەی میحۆری قەرەتەپەی هێزی پێشمەرگە لە کفری و لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریت لەگەڵمان کە بەم کاتە لەگەڵ ئێمە بووی لە پانۆراما. سوپاس بۆ بەشداریت، بەردەوامین. کابینەی ئێستا